کەسێک دەژیر دەگرێت لەسەر کەیسی جیاوازی دزین و تەقەکردن و ڕوبەڕووبوونەوەی پۆلیس لە کاتی دەستگیرکردنی. منیش چەکەم پێ بەبێ وڵات تاقام کردو یەک دوو فیشەک بەرخۆم کەوتو کارمە دەچێش بریندار بوو. بیانیەک لەسەر فرت و فێڵ و دزین دەستگیر دەکرێت. ما رفتیم اربیل، هم اومدن تو سیطرات اربیل منو گرفتن. هەرکە گەیشتینە بازگەی هەولێر لەوێ گرتیانم تا 5-6 ڕۆژ نەمدەزانی لەسەر چی گرتویان. دوو گەنجی خاوەن پێشینەی تاوان دەژیر دەکرێن لەسەر دزینی کەلوپەلی ناو ئۆتۆمبیل لە شوێنی گشتەکان. یەکەم جار برادەرێکم لەگە بوو توین دزیمان کرد، شێستوە ژوەرەکە بوو بردمان. زۆر پەشیمانم چونکە بەخۆم لە مودەتی کەمە حکومم تەواوە. ئەم بابەتانە شرۆڤە دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سلااو و ڕێز، من بژار دیلانم. وەکو هەموو جارێک تەنیا نابم. تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێکاتووە لە دادوەر بەڕێز دڵشاد فایز. هەروەها بەڕێز عەبدولواحید ڕۆژبەیانی دەروون ناس. دکتۆر سامان عەبدولعەزیز پسپۆڕی یاسا و تاوان. بەخێر بێن. کەیسی یەکەممان گەنجێکە تاوانێکێکدا زۆری کردەوە بەڕاستی، بەڵام با ئەو ڤیددیۆی ببینی ئینجا زیاتر گفتوگۆی لەگەڵ دەکەین. کاگۆگریژ لێرەیە بۆمان باز دەکات چی بوو چۆن بووە. فەرموو با ڤیددیۆ ببین. مالک 96 لە هەولێردا دەنیشم. برادەرەکەم سێ سوسارێکی خۆدایم کە بەناوی بووە. ئەو گوتی من بی بە سەعات 3 شەو ئەمن دوای بەناوت دەکەم کە ئەمیش بردم پاشی 4 ڕۆژ بردم لە کارێک فرۆشتم. دوای ئەوە چەندین ڕۆژ بۆ ڕاکردن بچمە تورکیای. دەسەرە دەو ڕەقەمدایەوی ئەوش 50 ڕەقەدایەوە بن. دوێنێکە کە لە ئیسکە لە کاتی فۆرماتکردنی مۆبایل وێنەی ناسایەک ولا بکە چەندی ساڵە پێوەدیم لەگەڵی هەبووە. بۆ هەڕەشەکردن لەسەرمان من مۆبایلەکەم برد فۆرماتی بکەم. لەو کاتەدا من گیرام. منیش چەکەم پێ بەبێ وڵات تاقام کردو یەک دوو فیشەک بەرخۆم کەوتو کارمە دەچێش بریندار بوو. پێش هەندێش لەگەڵ باوکم کێشە عائیلەمان هەبووە لە نێوان خۆمان. مەخزەنێک بوو لەمە بابمە نابوو. لە دوای ئەوەش قەزێکی کرد لە هیران نازەنین لە مەزرعە بووین. وا دیار بوو پۆلیس بە شوێنی وێ زانی بوو هاتم بەدوامە. چواردەوریان لێران تەواو کرد بەهۆی ئەوەی من چەکدار چەکم پێ بوو. دوای مناقەشەیەکی زۆر من هەڵاتم لەبەر ئێستا. کاگۆگر بەخێر بێت. ئەم کەسە چۆن ژیرە؟ بڵێ دوای ئەوەی کە چەندین تاوانی ئەنجامداوە وەک لە دامپێدانانەکەی خودی خۆشیدا ئاماژێک پێ دەکات کە لەلایەن بنەماڵەیە و خێزانی و هەروەها جگە لەوەش تاوان دەرهاق بە خەڵکانی دیکە کە تاوانی دزی ئەنجامداوە و تاوانی هەر ڕەشەی ئەنجامداوە چەندین تاوانی لەو شێوازەی ئەنجامدا و دواتر کە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەکەوت ئەو کەسە لە هەولێر نەما دەستچوو بوو بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق کە لە وڵاتی تورکیا بوو. دواتر کە زانیاریەکمان پێگەشت دوای ئەوەی کە گوایە گەڕاوەتەوە بەڵێ دوای ئەوەی کە زانیاریمان پێگەشت کە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و بەتایبەتی شاری هەولێر ئێمە دەستگاکانمان چونکە پێشتر ئەوە خەڵساو بە دزینی ئۆتۆمبیلێکی زۆری توێتە پیکە پایلۆکس مۆدیلی بەرز کە پێشتر فرۆشتبووی پێ دەرباز بوو. دواتر کە دوای ئەوەی کە زانیاریمان پێگەشتوانیمان ئەو کەسە وردەکاری تەواوی بزانین و لە بۆسەیەکدا بۆ شوێنێکی بۆ دیاری بکەین ئەوش لە نێو بازاڕی ئیسکان بوو. دواتر دوای ئەوەی کە چکە دەمانزانی ئەو کەسە هەڵگیری چەک دەبێت دایمەن لە هەولێر بوو بە شێوەیەکی شاراوە چەکی هەڵدەگرت. دوای ئەوەی کە برانمان لە پۆلیسی نێشتنی تاوان بەشی لێکۆڵینەوە لە دزینی ئۆتۆمبیل چون بۆ سەر گیانی و بۆ ئەوەی دەستگیری بکەن. بەڵێ جارێکی تریش لە هیرانێ لە نێو لە باخچەکاندا
پۆلیس بۆ چوو بوو کە بەڵام تەقەی کرد بۆ هەڵات بوو ئەو جارە توانیمان لە نێو دوکانێکدا وەکو چۆن هێزەکانی پۆلیس توانیان وەکو هەڵۆ ڕاپێچی دادگای بکەن و هەروەها دەستگیری بکەین ڕاستە ڕووبنەوەیەکی کەم ببوو و هەڵسا بوو بانجا بەکارهێنانی چکی دەمانچە بەڵام خۆشبەختانە توانیمان دەستگیری بکەین و هەروەها ڕاپێچی دادگای بکەین زۆر سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ جەنابی دادوەر گوێمان لێبوو تەقا دزین ڕوبەڕووبوونەوەی پۆلیس و ڕاکردن هاتنەوە ینی بەڕاستی یەک دنیا کەیسی هەیە زۆر سپاس بۆ دەرفەتی ئێمە کە بەرنامەیەتان ئامادە کردووە بەداخەوە ئەو حالەتانە دەبینین و بەداخەوەش لە حالەتی کەوا کە پیاوانی پۆلیس برادەرانی ئاسایش و پۆلیس ئەوانەی کەەوە بڕیاری دەستگیرکردن جێبەجێ دەکەن زۆر جاران ڕوبەڕووی تۆمەتبار دەبنەوە کە ئەوان گوایە بەرگری لە خۆیان دەکەن بەو شێوەیە بەڵام نازانن ئەوەش هەر جەریمەکی ترش کە تووشیان دەبێتن هەڵدەستن بە تەقەکردن لەسەر پیاوانی پۆلیس کە لە دەرەنجامی و قەزیەکەوە گوێمان لێبوو دیارکەوتیکەوە پۆلیسێک بریندار بووە بەداخەوە انشاءالله خواشفای بەخێری و دەنێ بزوو چاک دەبێتەوە سەبارەت بەو قەزیەکەوە من تەماشام کرد چەندەها کێشەیە هەر لەو کاتیکەوە لە کێشەی کە بەخۆی دەڵێ سیارەکەم بردووە لە لای برادەرەکەم بەجێرەی ئەگە قسەی وی بیتن یعنی زیاتر لەوانەیە لە پەراوی لێکۆڵینەوەی ئێمە نازانین پەراوی لێکۆڵینەوە کە چۆنە بەڵام ئەوەی کە قسەکانی خۆی بە دیار دەکەوێتن دیارە خیانەت ئەمانەی کردیە لەسەر ئەو قەزیەیەکەوە پێشتر هەی بۆ سیارە گوایە سیارش لە برادەرەشی خۆی وەرگرتووە پاشان فڕۆشتیتەوە هەندێک پارەیدایە بەڵام بەگوێرەی ئەو کەیسە بیتن ئەگەر بەجێری قسەکانی خۆبی دەبیتە خیانەت ئەمانە بەڵام بەگوێری قسەی کە هۆگر دیارە زیاتر ئیتلاعی لەسەر ئەوراقەکە هەیە دیارە ئەوە ئەو قەزیەکی کردیە دزینی سارەیە بە پێ پەراوەکەی ئێمە نازانین چۆن حالەتەکە تەکیفی لە بۆ بکەین وچکە هەو پەراوە دیارە لە محکمەی تحقیقە دیارە بریاری دەستگیرکردنی لەسەر هەبووە لەسەر ئەو کێسەی و جارێکی تر هەوڵدرایە دەستگیر بکرێتن لە هیران پاشان هەستا بەرگری لە خۆی کردیە هەڵاتوە تەقەشی کردیە هەر لەو حالەتەی ئەگەر بێت و ئەمە تەماشا ئەوە قەزیەکەمینی لەسەر ئەو کەسەی کە لەسەری دەبیتەوە پێویستە بە مادەی 267 لە قانون عقوباتی عێراقی لەسەری بکرێتەوە چونکە هەولی داوە چونکە هەڵاتوە و تەقەشی کردووە کە ئەوەش عقوبەکەی سزایەکەی دەبیتە زیندانیکردن چونکە هەر لە مادەی 267 ئەگەر بێت و تەقەی نەکەوە بە شێوەیە بە جونح تعاملی لەگەر دەکرێتن زیندانی بند دەکرێت هەتا 2 ساڵ بەڵام ئەگەر کە تەقەی کرد زیندانەکە دەڕوا لەوانەیە هەتا لە بۆ جینایەت بچیتن لەواتە مەسەن لە بۆ 7 ساڵی بڕواتن قەزیەی سێمین کە دەڵێ لە باوکی خۆشم داوە ئەوەش قەزیەکە ئایا بزانین باوکی ئێستا لەو حالەتەی پێدەچی نەمردبی ئەگە مردبیتن ئەوە لەو حالەتەی دەبیتە 406 قەزیە لەسەر دەبیتەوە حکومەکەی حکمی ئەعدامە ئەگەر بێت و کەسێک باوکی خۆی بکوژێ بەڵام ئەگەر نەمردی بێ لەو حالەتە دەبیتە شروع فی القتل 406 بەرگە فقرە 3 لە قانون عقوباتی عێراقی سیویەک من حەزم دەکرد لەگەڵ دکتۆر سامان عەبدوڵڵا عەزیز ببوورە ناوەکەتم بە هەڵەوت دکتۆر سامان عەبدوڵڵا عەزیز پسپۆڕی یاسایتاوان حەزم کرد لەگەڵ ئەو گفتوگوۆیە بکەم ئایا کە ئەو تەقەی لە ماڵی خۆی کردووە ئەوە دەچێتە ناو تون و توێژی خێزانی چ قانونێکی تر هەیە مەسەڵەن سزاکەی زیاتر بکالەوێ سەرەتا زۆر سپاس بۆ سەتەلایەتی کوردستان 24 بۆ داوەتنامەکەیان پێگومان ئەو دۆسیەکی ئاڵۆزە چەندین تاوان لە خۆ دەگرێت پێویستی بە هەڵوەستەیەکی زۆر هەیە لەسەر بابەتەکان هەر یەک لەو قەزیانەی کە باسمان کە جەنابەت ئیشارەت پێدا دزین ڕوبەڕووبوونەوەی پۆلیس تهدیدی بابی هەڵگرتنی چەک هەر یەک لەوانە تاوانێک و پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین سەرەتا ئاماژە بەوە دەدەین ئەو کەسە کە جەریمەی کردووە فرە تاوانی کردووە لە یاسای عێراقی ئاماژە بەوە کراوە لە مادە 143 دەڵێ ئەگەر کەسێک چەند کردارێکی جیاوازی کرد ئەو کردارە جیاوازانە چەند جەریمەیەکیان لێ دروست بوو پێویستە لەو حالەتانە حکم لەسەر هەر قەزیەک لەو قەزیانە بدرێت و سزاکان
کۆ بکرێنەوە بەمەرجێک کۆی حەبس و سجن خۆمان دەزانین حەبس تا 5 ساڵ و سجن بەسەرەوە نابێت لە 25 ساڵ زیاتر بێت کەواتە هەموو ئەو جەریمانەی ئەو برادرە کردوویەتی هەر یەکیان حکمی خۆی وەردەگرێت لە محکەمە کۆی سزاکار نابێت لە 25 ساڵ زیاتر بێت یەکەیەکە ئەگەر کاتمان هەبێت بەس قسەیان لەسەر بکەم سەبارەت بە کاری یەکەم دزیە واضحە ینی ئەو کەسە دزی کردووە بە پێی یاسای عراقی 439 باسی کردووە 450 چەندین حالەتی هەیە سەبارەت بە دزی و باری تونکەر زۆرترین باری تونکەرمان هەیە لە تاوانی دزی طبعا دەبێت ڕوون بکرێتەوە ئایا دزیەکە بچ شێوازێک بووە شەو بە ڕۆژ بووە لە دەرەوەی شار بووە لە ناوەوەی شار بووە وإلى آخره و هەروەها مادەی 229مان هەیە لە یاسای عراقی میری مەسەن حکومەت ئەوجا پۆلیس بێ دەستگا ئەمنیەکان بێ مەسەن لەگەڵی بەشەڕ بێیان لێی دەیان بارێکی تونکەرە بارێکی تونکەرە ئەوە زۆر مهمە ڕاد لە قانونەکەیە قانونەکە ینی پڕ بە پێسی ئەو ئێمە من دائیمەن وا دەڵێم یاساکەمان کەم و کورتی تێدایە بەڵام دیسان دەڵێم جێبەجێکردنی یاساکە گرنگە ئەگەر جێبەجێ بکرێت تحقیق عەدالە دەبی دوایە جەریمەی تەهدیدی بابی لێرە بەڕاستی پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین ئایا تەهدیدی بابی کوو بووە ئەگەر ویستە بێتی باب بکوژێت ئەوە دەبێتە مادە 406 بدەلالەت مادە 31 و کاتە شروع بالقتل ئەگەر مەبەستی وابێت هەڕەشەی لێ بکات و بیترسێنێت ئەو کاتە جەریمەی تەهدیدە جەنابی دادوەر تۆ ڕای چییە لەو قانونێک کە هەیە کە تۆ مەسەڵەن با بڵێن نەفەرێک بێوێ لە باوکی بدایە لە ماڵی باوکی بدایە هەوڵدا باوکی بکوژێ ئەو سزاکەی هەروەک لە قانون عقوبات عێراقیدا هاتیە بە ظروفی مشەدەدی دانایە لەو حالەتانە ئەگەر بێت و بیکوژێت ئەوە یەک لە سەبەبەکانێکەوە 406 لەسەر جێبەجێ دەکرد ئەویش حکمی ئەدامە وەگەر خۆش بێ ئەوە چۆن ئەگەر لەو حالەتە بەس تەنها حەقی عامی تێدا دەمێنێتن بەڵێ ئەوە چەندە حەقی عام ئەوە ظروفی مخەفەف هەیە و دەبیندرێتەوە لەو حالەتەی سزایەکەی کەمتر دەبیتن سزایەکەی کەمتر دەبیتەوە چەند ساڵ دەبێت کەیسەکە دەگۆڕێتە بەس هەلەو کەیسێ ئەمە تەماشامان کرد کە ئەوە چەرچی هەڵگرتووە چەرچی بێمۆڵەتی هەڵگرتووە ئەوە پێویستە لە مادەی 21 ئەویش کەیسەکە مادەی 21 لە یاسای ژمارە 16 ساڵی 1993 هەرێمی کوردستانی لەسەر جێبەجێ دەکرێت کە ئەویش سزاکەی حەبسە کعب الواحد ئەمە لە چ ژینگەیە کاتەوە کوڕە خێزان دەوری چییە لە دروستکردنی ئەو کوڕە باسی ژینگەت کرد ژینگە ئەو ژینگەی کە هەیە ئێمە پێویستە جگە لەوەی کە پەروەردە پرۆسەکی گشتگیرە ینی ئەمەلێکی زۆر شمولیە عامە مەثەلەن تۆ عائیلەکە خێزان دەوری هەیە ئیعلام دەوری هەیە مەدرسە دەوری هەیە مینبەری مزگەوتەکان دەوری هەیە ئەوە وەکو هەموو هەریەکە و بەشێک و کەلێنێک لە پەروەردە پڕ دەکاتەوە ئێمە ناتوانین ئێستا لە بەرنامەیەکی وا باسی هەموو ئەو پرۆسە گشتگیرە بکەین خێزانەکە گومانی تێدانە کە پەروەردەیە بەڵام لەگەڵ ئەوەش کە باسی ژینگەت کرد شتێکی زۆر جوان ئیشارە پێ کرد من پێم خۆشە لێرە باسی ئەوە بکەین کە تەعاملی ئیعلام هەڵسوکەوتکردنی ئیعلام لەگەڵ تاوان چ کاریگەریی هەیە لەسەر دروستکردنەوە و کەمکردنەوەی تاوان وانە ینی ئێمە هەر لەو ساڵی ڕابردوو مەجموعە کەیسمان هەبووە هەمومان ئاگادارین کەیسی سێوان قادر و منداڵەکانی کەیسی ئەو خانەوادەی ڕۆژ ئاوا کە هەمومان بەیەکەوە بە دەستی تاوانکارێک کوژران ینی بەڕای تۆ ئیعلام دەوری زیاترە لە دروستکردنی ئەو کوڕیان مەبەستم لێرە ئەوەیە ژینگەکەیە هەوڵ دەدا زۆر جار وەکو وێناکردنی کەسی تاوانکار وەکو پاڵەوانێک پیشانی دەدا ئەوە زۆر خراپە دووش مەسەلەن ئەمە لەو کەیسانە بەس نەتیجە باس کراوە بە خانەوادەیەک کوژراوە بەڵام وەکو ئەو بەرنامەیە نییە بێشی بکاتەوە تەفسیری بکە بۆ کوژرا ئەسبابی چی بوو خەڵکەکە ڕەتفعلی نۆرمالتر دەبێت مەسەلەن ئەتۆ لە تەعاملی لە دروستکردنی ئەو ژینگەیە دەبێت حسابی ئەوەی بکرێت کە باسی خانەوادەی کەسی قوربانی دەکرێت تۆ دەبێت پاراستنی کۆی گشتی ئەو خانەوادەیە شکۆی خێزان شکۆی خانەوادەکە لە بەرچاو بگیرەکە کە ئەعلام باسی دەکات یاخود بڵێ مەسەلەن کۆی گشتی ئەو کۆمەلگایە پێویستی بە تەندروستێکی دەرونی هەیە مەساحەیەک هەیە یاخود
سپیسەکەی کە تاک هەست بکە کە لە کۆمەلگایەکی ئارامدا دەژی و فعلەن ئێمە کۆمەلگایەکی تاڕادەیەک ئاراممان هەیە لە هەموو دنیا تاوان ئەنجام دەدرێت بەڵام پێویست ناکە هەموو تاوانێک لە ئیعلام باز بکرێت لەبەر مڕاعاتکردنی باری دەرونی خەڵکی تاچی کۆمەلگا پێویست ناکە هەمووی باز بکرێت خاستن کە ئێمە باز دەکەن ئیعلام بەس نەتیجە باز دەکات ئەسباب باز ناکە یعنی لە ناو ژینگە تۆ ئیعلام بە مەسوول دادنەی لە ناو ژینگەی ئەو کوڕە بەشێک لە مەسئولیت هەڵدەگرێت لەبەرەوەی زانانی بواری دەروونناسی دەڵێن ئێستا هیچ زۆر کەسێ بۆ لایک و کۆمنت خۆی وەکو پاڵەوان حەزی لێ لایک و کۆمنتی بۆ بێت و بڵێن خەڵک بڵێ ئەوە تاوانبارێکی پاڵەوان بۆ قسەکان ڕاستمانی تێدانە من باس ئەوە دەکەم کە جەناب گوتت ئەعلام بەشێکیە زۆریش گرنگە لەبەرەوەی زانانی بواری دەروونناسی دەڵێن ئێمە ناتوانین ئینکاری کاریگەری ئیعلام بکەین لەوانەیە مناڵی هەمومان ئامادەنینە نە ئێمە 2 ساعت مەجالمان هەیە قسەی بۆ بکەین نە ئەو ئامادەیە 2 ساعت جێ لەمە ڕاگرێت بەڵام ئامادەیە 2 ساعت تەماشای تەلەڤیزیۆن بکە یان 3 ساعت یان لاپتۆپەکەی کەواتە کاریگەری گومان نییە کە کاریگەری ئیعلام لە دایک و باب زیاتر بێ کەمتر نییە کەواتە ئەمە دەبێت کار لەسەر ئیعلام بکرێت دەست بەس نەتیجە باز نەکە ئەسباب باز بکە ئەوە لە سزن دێتە لای تۆ چۆن دەتوانین یارمەتی بکەیت ئێمە ئەگەر لە سجن هات وەکو چاکسازی مەسەلەن کۆمەڵێک پرۆسەیە لەسەری جێبەجێ دەکەیت پێی دەڵێت تۆ پاڵەوان نیت ئەوەی تۆ کردت گومانی تێدانە مەسەلەن ئێمە دەروون ناسمان هەیە چارەسەرکاری دەرونیمان هەیە کۆمەڵ ناسمان هەیە هەموو هەر کەسە و بە کار و ئەرچی خۆی هەڵدەستێ بەڵام بنیهای ئێمەش بەشێکین لە پرۆسەی چاکسازی ئەی هەوڵەدەن لەگە خێزانەکەشی قسە بکەن بەشێکی ڕعایە لاحقە هەیە ئوستازوانێ لە هەر لە یاسای باس کراوە کە ڕعایە لاحقە ئێمە دەتوانین وەکو چاودێری پاشینە تەنانەت پاش ئەوەی لە زیندانی ئازاد دەکرێت 3 مانگ پێشەوەی ئازاد بکرێت دێتە بەشێکی تر لەو بەشە کۆنتاکتی زیاتر دەبێت لەگەڵ خێزانەکەی هەوڵ دەدەین ئامادەی بکەین بۆ ئەوی بگەڕێتەوە ناو کۆمەلگا لەگەڵ خەڵکێکی زۆری دەرەوە بەردەوام دەبێت لە تاوان و شتیوانە بەڵێ گومانی تێدانە ئەوەشیان بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە وەکو ئوستاز باسی کرد قانون ئەگەر تطبیق بکرێ وەکو خۆی تحقیق عدالە دەکات بەڵام ئێمە مناڵێک هەیە مۆبایلێکی دزیوە بڵین ئەو مۆبایلی دزیوە دێتە ژوورێ نازانم ئوستاز لەوانەیە باشتر بزانێت ئایا 6 مانگە ساڵێکە حەسەب مولابەساتی قەضیە و ئەو کەیسەکە چەند حکم دەدرێت وا داینە ساڵێک حکم دەدرێت تەوقیف داری وایە 2 ساڵ لە تەوقیف دەمێنێتەوە بەڵێ ساڵێک دێ لە تەنیشت 4 کەس 5 کەس دادەنیشە ئەو 4 کەسە خەبیرن لە تاوان شارەزانە دەیان جار تاوانیان ئەنجامدا بەڵام ئەو منداڵە دووەم جارێتی مۆبایل دەدزێ مەسەلەن وانە بەڵام ئەگەر ئێمە حەقوق لە قانونی عێراقی من عقوبات بەدیلەمان هەیە زیاتر لە تەوقیف تووشی ئەو ناو بەشەرانە زیاتر کە دێتە سزنی تاو دەکرد کە سزنە لەوێت تۆزێک باشترە مەزن لەگە خەڵکی مستەوای خۆی دادنی شێ مەسا بە تەسنیفمان هەیە بەڵام ئێمە خۆ بنیهایە پۆلێنکردن ئێمە لەوانەیە 100 مادە یاساییمان هەیە خۆ ئێمە 100 قاعمان نییە هەر مادە و لەجێشی دانین مادەش حتا ئەگەر مادەیەک یەکێک 443 مەسەلەن ئەنجام داوە 443 کە بەڵام ئەویان یەک جار 443 ئەنجام داوە ئەویان 25 جار ئەنجامی داوە دەست خۆش بێت ئەوە وەختی زۆر دەوێت چکە ئەوەی کەیس کردووە نازانێت چەند ساعتێکی دەوێت بەڕاستی باسی بکە هیەوە نییە بە دەدەقە و بەچارێکی باسی کەیسەکانی زۆرە دەچینە سەر کەیسی دووەم ئەویش سەرنج ڕاکێشە بەڕاستی ئەو کەیسە من دزیوام نەدیوینێ بەڕاستی بەڵام بە جۆمە چکە لەگەڵ لێکۆڵەرەکەش قسە دەکەین با و ڤیددیۆ ببینێن گفتوگۆی لەسەر دەکەین فەرموو من از ایران اومدم بصره از بصره اومدم نجف و کربلا برای زیارت لە ئێرانەوە هاتم بۆ بەسرە و لەوێشەوە بۆ زیارەت هاتم بۆ نەجەف و کەربەلا تازە ژیانی هاوسەریم پێکێناوە خێزانم پێوتم بۆ گەشت بچینە هەولێر هەرکە گەیشتینە بازگەی هەولێر لەوێ گرتیانم تا 5-6 ڕۆژ نەمدەزانی لەسەر چی گرتویانم دوایی بردیانم بۆ دادگا لەوێ پیان وتم دزیم کردووە بەڵام پێم وتن دزیم نەکردووە ئەم شتم قبول نییە وێنەی کەسێکی دیکەیان پیشاندام و وتیان ئەمە تۆی پێم وتن ئەمە من نیم وتیان کەسێک بە ناوی دەناسی من وتم نایناسم بەتەنیا هاتووم جاری پێشواتم بۆ 3 ڕۆژ مامەوە ینی ڕۆژی سێم چوومە نەجەف و چوومەوە ئێران ئەم جارە نەهاتمە ناو شار هەرکە هاتم منیان گرت ناو شار نا
هەر لە بازگە گرتیان. وڵی ئازانم بە باشمان زانی میوانداری نەقیب بەروار خورشید پێن کەلێ کۆلەری ئەو کەیسەیە کاک بەروار بەخێر بێت. ئەوەی ئەو باسی دەکە نازانم حەزم نەکردەوە باسی ئەو کابرا چۆن گیرە لەسەر چی گیرەوە؟ کاکبژار من دەمەوێت لە سەرەتا ئەمەژەوە بکەم سەرەتای دروستبوونی ئەو کەیسە چۆن بوو لە ساڵی پار واتە ساڵی 2010 بوو مانگی 4 بوو هاڵاتیەک کە دانیشتووی قەزای خەوات بوو ئامادە بوو لە نووسنگەکەمان پێ ڕاگەیاندی کە تاوانێک ئەنجام درراوە لە دوکانەکە کە ئەو کەسێک کە سەردانی کردین لە نووسنگەکانی چی بوو؟ دوکانی دراوی گۆڕینەوە بوو سەرەتا ئەگەداری کردنەوە کە دوو تۆمەتبار چوونەتە دوکانەکەیان بەمەستی دراو گۆڕینەوە وای باس کرد لە گفتاری خۆی وای پێڕاگەیاندی کە لە کاتی کردنەوەی جانتاکەی لەسەر مێزی ئەو کە گوایە دراوی دەگۆڕنەوە وا دیارە بۆنێک دەرچۆ لەو جانتای لە کاتی کردنەوەی جانتاکەی بۆنێک دەرچەوە بوونە دەست بەجێ یەکسەر زۆر بە خێرا بە دوکانەکەدا بڵاو بۆتەوە هۆشبەری تدا بوو تاکید بە مادەیەکی هۆشبەری تدا بۆ کە کاریگەریشی زۆر چۆن بەرنامەیان بۆش ڕاهێنراوە لەسەرم تا ئەم جۆرە تاوانانە هەردوو ئەو کەسێک کە لەوێ بوونە لە هۆش خۆیان چوینە ئەوانیش بە دەرفەت زانیانە ئەو پارێک کە بەردەستە و لەوەیە نزیکەی زیاتر لە $2000 واتە 20 وەرەقە دۆلار بووە بردووانە دوای چڕکردنەوەی لێکۆڵینەوە و تەواو وربوونەوە لە کەیسەکە توانیمان ئۆتۆمبیلەکە دەستیشان بکەین وەکو ئەوەی کە کەسەکان کە لە دەرچوون لەو نووسنگەیە و سواریان ئۆتۆمبیلە بوونە و ژمارەی تابلۆی ئۆتۆمبیلەکە زانراوە و دوای فەرمانی دوای جەنابی دادوەر لی ئاگادار کردەوە کەیسی پراوی لێکۆڵینەوەی بۆ کراوە دوای لێکۆڵینەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ تۆمەتبارەکان و ئۆتۆمبیلەکە دەست بەسەر ئۆتۆمبیلەکان دۆزیەوە دوای بەداچوون توانیمان ژمارە تابلۆەکە دەستی شام بکەین کە ژمارە تابلۆەکە دەگرێتەوە بۆ نووسنگەیەکی بەکریدانی ئۆتۆمبیل لە شاری هەولێر ینی ئۆتۆمبیلیان بەکرێگرتووە بەڵێ بەکران گرتووە دوای لێکۆڵینەوە و لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە تاو وربوونەوە لەم کەیسە دەرکەوت کە ئۆتۆمبیلە دەگەڕێتەوە بۆ کۆمپانیایەکی بەکریدانی ئۆتۆمبیل و دوای بانک هێشتکردنی کۆمپانیاکە نەریاسیان کە پێ ڕاگەیاندی لە ڕۆژی تاوانی ڕۆژ ئەم تاوانە لای ئەم کەسە بووە کە بەکری گرتووە دوای پاساپۆرت و کۆپی پاساپۆرت و شتەکان لەوێ بوو بە دنیایەوە ئەو کەسانێک کە ئۆتۆمبیل وەرەگرن و کە بەکری وەرەگرن ئەبێت مستەفسەکاتی خۆیان ئاسانکاریشی باش بوو بەڵێ زۆر باش بەوە بەس پێویستە زیاتر ئەوە بکرێت زیاتر مستەفسەکاتیان لێوەربگیرێت یاخو کەفی دوای چەند بنرێت دوای چەند جیران پاشەوەی کەزای کە ئەو تاوانەی ئەنجامداوە مەبلەغە پارەیەک بەدەست کەوت و سەفەری کردەوە دوای بەدە چون کە سەفەری کردەوە دوای ماوەیەک یعنی کە فەرمان دەستگیرکردنی دەرچوو بوو گشتاندنی پێکرا بەسەر تەواوی دەستگامنیەکانە دوای ساڵێک هەمان ئەو تۆمەتبارە پەیوەندی کردوتەوە بەو کۆمپانیا کە بۆ جاری دووەم ئۆتۆمبیلی دەوێت وەربگرێتەوە دوای کۆمپانیەکە ئێمە ئاگادار کردەوە توانیمان ئەو هەمانگێ زۆر باشەوە نیە بڵێ ئەو هەمانگێ زۆر زۆر باشە دوای کە توانیمان دەستگیری بکەین و دوای لێکۆڵینەوە داینەنا بە تاوانەکەی چکە ئەوانە وەکو بڵێن تەواو ڕاهێنراوە بەڵام شایەتتان هەیە نیە ساحب دوکانەکە ماوای دوای کە درا گفتاری وەرگیران کۆلی کرد لە تاوانەکەی و ئامادەی بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە کرا ڕاگیرە بەپێی مادەی 444 و دوای کردداری ناسینەوە جێبەجێکرا لە دادخوازانی ئەم دۆسیەیە دەستیشانی کرد ئەی کە ڕسم شتە نەر بۆ ئاسایشی گشتی و شتیات لەوانەیە کەتنی تریشیان کرد بێتن بەتاکید مەسەلەن ئەوانە ئەمە جاری کەمیان نییە ئەم کەیسانە ئەم تاوانانە ئەومان پێ دەڵێن کە ئەمە جاری کەم نییە چەندی جار لەو تاوانانە ئەنجامیانداوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس کاک بەرەوە زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ جەنابی دادوەر ئەوانە هاتوونەتە ناو دوکان و مادەی هۆشبەریان بەکارهێناوە و پارەیان زیوە ئەو سزاکەی چۆن دەبێ ئەمە تەماشای ئەو واقعەمان کرد بەپێی
ئەو وتەی تۆمەتبار و بەپێی وتەی کاک نەقیب بەرواری دەستخۆشیان لێ دەکەن دیارە هەوڵمان دوونەکی زۆریان کردیە کەەوە هەڵسەون بەڵێ بەدواداچوونەکی تەواویان کردیە بەپێی ئەوەی کە باسی کرد گەر بۆ دۆزینەوەی ئەو تۆمەتبارەکەەوە ئەو تاوانەی ئەنجام داوە. ئەگەر بە پێی وتەکانی ویبی هیچ تاوانی ئەنجام نەداوە ئەگەر کار کامل ئەوەکانی خۆی بەڵام بە پێی ئەو بەڵگانەیەکەوە لە پەراوی لێکۆڕینەوەی کە بۆی کرایتەوە ئەو بەڵگانە هەمووی هەری دەسەنجێنرێت لە ڕۆژی دادگاییکردن محکمەی مختصە بەڵگەکە ئەگەر قەنەعەتی محکمەی پێهینە ئەوە تێدا ئیدانە دەکرێت و ئەگەر ئەو بەڵگانە کافی نەبیتن ئەو تێدا ئیفراز دەکرێتن ئەو بە شێوەیەکی عام ئەوە کافی نییە مەسەن ساحب دوکانەکە بڵێ ئەو کابرایە ئەو حالەتە دەمێنێتەوە سەر ئەو بەڵگانی کە چەند کۆ دەکرێتەوە ئەو بەڵگەیکەوە ئێستا دەڵێ فلانە تۆمەتبار هاتیە لە فلانە ڕۆژی لەو تاریخەیەکەوە ئەو ئۆتۆمبیلی بەکرێ گرتووە پێ ڕۆیشتووە و ئەگەر تەماشای ئەگەر جەوا سەفەری بکەیت بزانین لەو تاریخەی ئەو شخصە لە هەرێمی کوردستان بۆ یاننا ئەو بەڵگەکە ئەو بەڵگەکە پاشان کە دەڵێ ئەو ئۆتۆمبیلای لە کامیرە کە دەرچووە ڕقەمەکەی دەرچووە لە ئەوەی نفسی ئۆتۆمبیلەیەکەوە کۆمپانیە دەڵێ دایکمانەوەی ئەوش بەڵگەچی ئەو دەمێتەوە هەم بەرگە و ئەوەکانی کە چەند محکمە قەنەعەتی پێدێنی و چەند محکمەی تاقیدەتانی ئەو بەڵگانە تەقدیم بکات. ئەگەر محکمە قەنەعەتی ناکا و کابرا سزاکەی چەند دەبێت؟ سزاکە لێرە دەبیتە دوو جەریمە ئەگەر بێت و مادەی هۆشبەری بەکارهێنا بیتن ئەو مادەی قەزەی چاردەم خەدەڕاتی لێ پێ لەسەری جێبەجێ دەکرێتەوە بەکاری هێنایە ئەو بەکارهێنانە قەزەکە مادەکە کیمیایی بەیانی کیمیایی ئەو مادەڤاڕەیە ئەگەر مادەڤاڕە بیتن کەەوە بەکاری هێنا بیتن ئەگەر قەزی کوشتنی بیتن ئەوە لەو حالەتی دەبیتە مادەکە دەبیتە 405 یان 406 بە دەلالەتی سیوێک لە قانون عقوباتی عێراقی ئەگەر کە تێدا نەمردووە مەسەن با بڵێن لی دابا لە سەری دابا لە سەریشی بدابا ئەوە بەپێی قانون عقوباتی عێراقی یان 410 بە دەلالەتی مادەی سیوێک باشە جەنابی دەر با بڵێن ئەو مادەی کە بەکاری هێناوە عاجیلەن هیچی لێ نایە بەڵام ئاجیلەن لەوانێت توش با بڵێن توش سەرەتان بێ ئەگەر کاریگەری هەبیتن لەو حالەتەیە کە هەمستەدیمەچی لە بۆ دروست بوو ئەو مادە قانونیەکە دەبیتە 412 لە قانون عقوباتی عێراقی کە سزای کەشی زیندانی کردنە زیاترە لە 5 ساڵ جینایەتە بەڵێ بەو شێوەیە دەبیتن تاملی لەگەر دەکرێت لە کەیسەکە بچووک نییە کەیسەکە نەخێر بچووک نییە و مادی بوونیشی دەوێت تاکو و بەڵگەکان کۆ دەکرێتەوە کە بینێرین لە بۆ دادگای تایبەتمەند. دکتۆر لەو زۆرە کەیسانە کە کابرا بیانیە ئیرانیە ئێمە چۆن بزانین ئەو کابرایە پێشینەی تاوانی هەیە پێشتریش تاوانی کردووە ئەو تەنسیقە هەیە ناوبینی مەسەرەن عێراق و ئیران بۆی کەی ئەوە فایلی ئەو کابرامان بۆ بنێرم بزانن شتی وای کردووە پێشتریان نا. زۆر سپاس سەرەتا دەمێ ئاماژە بەوە بدەم ینی بە پێی بنەمای هەرێمایەتی هەر کەسێکی ئەجنەبی لە خاچی عراق تاوان بکات ملکەتی یاسای عراقی دەبێت و بە پێی حکومەکانی یاسای عراقی سزا دەدرێت بۆی ئەو کەسە ئێرانیە ئەگەر تاوانەکەی لەناو خاچی عراق کردبێت ئەوە ملکەتی یاسای عراقی دەبێت. لێرە سەبارەت بە ینی تعامل لەگەر مەثەڵەن حکوومەتی ئێرانی ئێمە بەپێی بنەمای هەرێمایەتی هەر دەوڵەتی خاوەنی سەروەری خۆیەتی بۆیە لە کاتێک تۆمەتبارێک ڕادەکاتە دەوڵەتێکی تر یاخود پێویستمان بە ئجراعات دەبێت لێرەدا پێویستە چی هەبێت ینی هاریکاریەک هەبێت لە مابینی ئەو دەوڵەتە ئەو دەوڵەتە ڕاست ئێمە لە قانون ینی ڕێکخراوە ئەلینابە القەضائیە لەوێ دەتوانین ئێمە تەخویلی قەضائی وان بکەن و بۆی تحقیق بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا دەوەستێتە سەرچی مادام لە سنووری دەوڵەتی خۆمان دەربچێت پێویستمان بە هاریکاریەکی متەبادل هەیە لە مابینی سوڵتە لە هەردوو دەوڵەتدا ئەوەی من ئاگادار بم حکوومەتی ئێران لەگەر هەرێمی کوردستان یعنی متەناسقن لەو بابەتانە و هاریکاریان دەبێت. سەبارەت بە قەزیەکە تەوانە و قەزیە ماداتێ ئەو فایلی و کابرای مامداتێ بزانین پێشینەی هەیە نا بڵێ ئەوە زەڕورەت لەوانەیە کەیسەکە بگۆڕێتن سەبارەت بەو قەزیە تەوانە و قەزیەشی لەسەر دەبیتەوە بۆ بەیانەتی دکتۆری ئەوم لەیاد کرد مەزان بوو ئەو قەزیە ئەگەر بێت و دوو کەس یان سێ کەسبی بە پێی ئەوەکەی کە چوو بیتن کە پارەکەشیان دزیە على سەر 2000 دۆلاریان دزیە ئەوە قەزیە دزینیشی لەسەر دەکرێتەوە بە قەنەعەتی خۆمیان 444 یان 443 لەسەری جێبەجێ دەکرێتەوە. سەبارەت بۆ دکتۆریش نازانم لەسەر بەرێ تەواو
منيش أمان رأي جنابتم هي صبرت بو قضية طبعا لأنه مساهمة في الجريمة ما هي ببي مادة سلوحاف لأساس إذا كان عراقي لأنه يك تۆمەتبار بەشداری نەکردووە زیاتر لە تۆمەتبارێک بەشداری کردووە بۆیە لە مادە 47 فقرە یەک باز دەکات دەرێ ئەو حالەتانی کە ئینسان بە بکەر حساب دەکرێت بە فاعیلی جەریمە حساب دەکرێت حالەتێک ئەوێ ئەگەر کەسێک لەگەر کەسێکی تر جەریمە بکات و ئەگەر بگەڕینەوە مادە 51 لە یاساسیزاکان عقوبەی ئەو دوو کەسە وەکو یەکە و محتەمەل ئەو کەسەی کە سیارەکەشی داونێ یعنی ئەگەر سیارەکەی بە ئەم قەز دابنێ يعني ئێوە لە تحقیق دیار بە دیار برێ ئەگەر بەمە بەست بیزانی بێتی کە بۆ ئەو جەریمە بەکاری دێنن لێرە شەریکمان دەبێت لە جەریمەکە شەریک بالمساعدە ئەدی کامیرە لێرە دەور دەبینێ دکتۆر ئەگە کامیرە هەبوایە سەبارەت بە کامێرا یعنی لەوانەیە جەنابی حاکم ینی لە عملیان ینی معلوماتی زیاترە کامێرات لە قانون وەکو ئیشارەی پێ نەدراوە لە قانون وصولی محاکماتی جەزایی کامێرات ئەو کاتە هەر نەبوو بەڵام ئێمە وەکو تەقاریری خوبەڕا تەعاملی لەگەر دەکەین پێویستە ئەو کامێرا لێ دەدرێتەوە خەبیر دادەنیشی بەڵام بەڵگەن شتێکی قاتع نییە تقريري خبيره قابل لاثبات العكس ولا بهنج او محتمل عكسك دبي كونسي لو بكري كا دكتور كونسي لا بلغو تاوان كونسي بو بكريتن اوي كلا كاميرا كي هي بها اشتريت سر كاغس نجا وكو تعاملي لقلبك وكو بلغي قاطع كواتا او يا سي بي يو سي بداتنون كاميرا ضروره براسي وكو دليل بكار به استا كاميرا براسي وسائل الكتروني هر او قانوني استا درس وسبارت بخراب بكارينان وسائل الاتصالات پێویستی بە قانونێکی زۆر متەکامل هەیە چکە ئێستا وسایلی اتصالات بۆتە قەزیەیەک کە بەڕاستی پێویستە معالەجەیەکی دوور و درێژی قانونی بکرێت. زۆر سوپاس دکتۆر. کە عەبدولواحید من حەز دەکەم بزانم بۆ ئێمەی شەرقی لە شەرق هەمووی کوردیش یەکێک نەیناسی زۆر نزیک دەبینەوە لێک مەسەڵەن تۆ دەتوانانی یەکێک نەیناسی لە دووری لە ئەوروپاوایە لە دووری نیو مەترێک لە دوور ڕادە زۆر قسەت لەگەڵ دەکات ئێمە زۆر نزیکی یەک دەبینەوە بۆیش لەوانەیە و جانتای کردوێتەوە زۆر بە ئاسانیش ئەوە بوونە هۆشیان لێچووە چی بکەین بۆ ئەوەی یەکێک نەیناسی جا بیانی بێ خەڵکی وڵاتی خۆت بێ چەند لێی دووربی کە نەیناسی ڕاستە جنابەت باست ئەو لە شەرق کرد ڕاستە لە شەرق ئێمە ترۆ واینە ینی لە خەڵک زۆر نزیک دەبینەوە لەوانەیە ئەوە لە هەندێک شوێن ئیجابی بێ لە ڕووی نەفسیەوە مەسەڵەن لە یەکتری نزیک دەبینەوە هاوکاری یەکتر دەکەین لە کاتی ناخۆشیەکان بەڵام ئەوەش وەکو چۆن بڵێن بنەمایەکی دەرونی خۆی هەیە ئێمە شتێکمان هەیە پێی دەڵێن کۆنفۆرتەبل زۆن ینی وەکو مساحة الراحة يعني هو باس كراو ولا بلى باس كراو كومفورتبل زون باس كراو ياخذ بلين موداي دڵنیایی ئەگە بکرێ بە کوردی ئەو هاناوی لێ بنین مودای دڵنیایی ئێمە ئێستا لەگەڵ یەک دانیشتین مودای دڵنیاییمان هەیە پارێزراوە ئەگەر لە یەکێک نزیک بیەوە بە دوو هۆکار خراپە یەکەمیان تۆ لە ڕووی دەرونیەوە ئێستا من بێمە تەنیشت جەنابەت یان ڕوبەڕووی جەنابەت قسە بکەم لە دەرەوەش بین لە بەرنامە بین و لە بەرنامە نەبین دڵی زەحمەتی بڕێک بکشێەوە ئەگەر واژ ناڵی پێت شەرم بێ خۆت بڕێک دەکشێەوە یعنی ئینسان خۆی حەزی لەو کۆمفۆرتبل زۆنەیە حەزی لێ مەودایەکە بێ لە بینی ئەوەی خۆی یان ئەگەر زۆر دوور بکەینەوە مەسەن من لێرە دانیشتم جەنابەت دەمەتر لە من دووربی دووبارە هەر نابێ لەبەرەوەی دووبارە هەست دەکەم پەیامەکەم ناگا کەواتە دوور و نزیکیەکە هەروەکو باست کرد مەترێکە مەتروکردنەوە ئیتر شتیش هەیە تۆ کابرای ناناسی لەوانەیە زۆر نزیک بێت لەوانەیە مادەی هۆژر بخاتە ناو جیرفان هەر بەخۆش بەڵێ هەروەکو ئەوەی ڕووی داوە یان پارێکی تەزویر بکاتە ناو جیرفانە ئێمە یان هەر حتا لە ڕووی تەندروستیەوە خەڵکێک هەندێک زۆر نەخۆشی هەیە لە ڕووی هەناسەوە دەگوازرێتەوە نەخۆشی ینی ئەو هەناسەیە بۆ نەفەری بەرامبەردێک کەواتە پێویستە هەم لە ڕووی نەفسیەوە لە ڕووی تەندروستیەوە حساب بۆ ئەو مەساحەیە بکە زۆر جار مەسەن دەچێنەوە بازار دەبینی دراو لەسەر جادە دەگۆدرێتەوە دەچێنەوە دوکانی زێڕنگر هیچ درعاشی تێدا نیە هیچ شتێژیان زۆر بە ئاسانی خەڵکێک هەیە لە وڵاتانە دێن لای وابی زۆر ئاسانە دزین هەرەوەشە و دزیانە ئەنجام دەدەن چکە نازان هەمووی کامیرەیە و هەمووی دەستگا ئەمنیەکانە لە هەموو شوێنەکەن لە ئەوروپا لەوانەیە بینی بتان لە هەموو وڵاتانی تر کە دەچێنەوە دوکانی زێڕنگر یان پارە گۆڕنەوە هەمووی شوشەی ئەستورە و دڕعاو دەکرێتەوە حیمایەک ڕاوەستاوە ئێمە دوکانەکە مەسەن ئەو ڕۆژە حاسێک ڕۆ ژنەکە دەرەکە ئەو زێرە دەینتە پێش دەسیدانە کاویتر ئەویشکە ژێن لە بیری دەچێەوە هینە ئەوە هینە ئەوە بەڕاستی دەبێت تۆزێک بە پلام بۆیش ئەو شتانە ڕوودا بەڕاستی ئێمە زیاتر مەقسەدمانەوەیە کە ئاگاداری خۆیان من بەڕاستیکە خەڵکی وا هەیە بەڵێ ئەکید گومانی تێدانی هەیە یان
شتێکی تر مەسەن ئێستا کە تەماشای ئەو کەیسە بکەین زۆر بە وریایی و بە لێزانی ئیشی کردووە زۆر بە جوانی لە جیاتی سیارەیەک خۆی بێنێ بەکری گرتووە پاش سەیری بکەی زۆر بە بەسیط زۆر جوان لە خۆی دەکات بەڵام لێرە یەک شت هەیە ئایا دووبارە ئەوەمان بەبیر دێنتەوە کە ئەو کەسێک زۆر بە لێزانی ئیشەکەی کردووە دووبارە دێتەوە بیرمان ئایا کەسێک کە زۆر بە سادەیی شتێکی بەسیط دەدزێت دەچێت لە تەنیشت ئەو نەفرەدا دەنیشێ لە سزن وەکو مەدرسەیەکی لێدە فێری دەکات تۆ هەڵەکانی هەموو بڕۆز دەکاتەوە دەبووە ئەوها بکەیەوە فێر دەبێت کەواتە لێرە ئەمە دووبارە دەگەڕینەوە یەک بە هۆکاری ئەوەی خەڵکە سادەکە دەستە تەنیشت لێزانەکە دوو بە هۆکاری ئەوی جەنابەت ئیشارەت پێکرد ئەو باسکردن هەڵگرێت بۆ کەیسی ئاخری چکە کوڕێکە عینەن ئەوە لە سزن بۆ لێ یەکێکی ناسی و لە سزن و هاتوونە دەرەوە بەیەکەوە لەوێ بە زوانی باسیکە زەنابیدادوەر ئەوە شەریکەکەی لە ئێرانە ئێمە دەتوانین داوای بکەینەوە بە کورتی پێم بڵێیت دەتوانین داوای بکەینەوە دەتوانرێت کە قەراری حاکمی پێدەرچوو دەتوانرێت کە بڕیاری دەژی کردنی لە بۆ دەرچوو بەڵام حالت دەمینێتەوە سەر قەزیەکەی ئەگەر بێت و ئەو قەزیە مادە قانونیەکەی لەو مادە قانونیانەبی کە ئینتەرپۆل دەتوانرێت داوا بکرێتن ئەوە دەتوانێت داوا بکرێت ئەگەر نا بریای دەژیرکردنی لێ دەردەچێت هەر کاتێک داخلی حدودی هەرێمی کوردستان عێراق بێتن دەتوانێت دەژیر بکرێتە دەچین سەر کەیسی سێم ئەویش دوو گەنجن کابدوواحد لەوێ دەتوانین زۆر بە جوانی باس بکە ئەوانە لە سزن یەکتریان ناسیوە تاوانیان ئەنجامدا با ئەو ڤیدیۆ بینیم بێکەوە و ئینجا گفتگۆی لەسەر دەکەین فەرمان یەکەم جار برادەرێکم لەگە بوو توین دزیمان کرد 6 ژوەرەکە بوو بردمان سیارەی جۆری BM و دوای جیران لە سزن برادەرێکم ناسی یا هاتینە دەرێ بەو دوو ڕۆژەی دوای ڕۆیی دەستمان بە دزیەکی کرد بەسیط بوو ئەوەندە زۆر نەبووەکی جارێدی یەک لە کن خەستەخانەی ڕزگاری لەناو سیارەکی تەکسی جامی کرابەوە 13,000 تێدا بوو یەکیشیان لە کن شێستی جامی کرابەوە ئەوی 63,000 تێدا بوو جامی پشتەوەی کرابەوە پلانم ئەوە بوو یعنی ئەو پارێ بەس خواردنی خۆم ڕۆژەکەی پێبەڕێکەم چکە من نەچوو بوومەوە مارە 3 ڕۆژ بوو ڕۆژەکەی پێبەڕێکەم دوای بچمە مارە ئیشم بەو ئیشە نەدەما لە مارێ دمەکالێک بوو نەمدەوێرا بچمەوە لە بەبابم لێ دەدام ئەمن پێشتر لەسەر دزی گیرام و بە کەفالە بەربووم هێشتا مەحکەمەم مایە بەس تەنەزور و شتم هەیە و ئەو جارەش بۆ گیرامەوە من لە سزم بووم لە تاقی بووم لەسەر مادەکی گیرا بووم پێشتر ئەو کوڕم دەناسی ئەو برادرم لە ئیسکان بەس سەلامانە بوو دوای لە سزن زیاتر ئەو کوڕم ناسی ئەمن زێگر مراقی بووم لە سزن یارمەتی وشتمدا و بەسای ئەوە زیاتر بووینە برادر دوایی ئەمن ئەو کوڕە بە کەفالە بەربوو پێش ئەمن حکم خوارد کە لە چاکسازی حکم تەواو بوو ئازاد بووم لە دەرەوە زۆر تاقیبی منی کردبوو پاشەوەی کە ئەو پێشەم بەربوو بوو ئیدی ئەمنیش بەسای خزمەکم دیتمەوە گوتی ئەو کوڕە زۆر یعنی لە دوو دەگەڕێ و دەرێ حەزم لێ بیبینم غەریبی دەکەم و ئەمێژە نەمدیتیان ئیدی ئەمنیش ڕقەمەکەم وەرگرت و تەلەفۆنم لەوەی کرد یەکتریمان دیت مدەکی زۆر پێکەوە بووین یعنی زۆر بەدڵەکی صاف و یعنی بەبێ مشکیلە و بەدەست پاش یعنی پێکەوە دەگەڕان وە سیارەی خۆشمان پێ بوو هیچ کێشەمان نەبوو دوایی ئەو کوڕە هەندێک کێشی حایلی هاتە پێشی ئیدی شەوەی تەلەفۆنی لۆ من کرد گوتی مشکلی حایلی مێ و لەسەر جادەیمە و ئیدی من یعنی دڵم نوویستا ئینامە کنە خۆم گوتمە من بە هەموو نەوعاچ پشتگیری دەکەم هەرچ مادەک بی هەرچ کوشتن بی هەر شتێک بی ئەمن پشتت بەرنادەم گوتم هەتا لەگەرم منیش بی لێ ناگەرم تووشی غەڵەت بی چکە زۆر دڵم نەویستا ئیدی وە بوو هۆردوکمان وەزعی مادیمان بەرە و خراپ چوو یعنی وەی لێ هات وەزعی مادیمان بای ئەوەش نەبوو یعنی مەسرەفی ڕۆژانە پێ بکەین بۆ خواردن و خواردنەوە
مەقسەد ئاو خۆراک ئیدی وەلی هات ئەو کوڕا پڕ بوو یعنی لە خەمان هەستا شتێکی وای کرد دەستی لۆ دزی و شتی وا برد زۆر پەشیمانم چونکە بەخۆم لە مودەکی کەمە حکومم تەواو بووە یعنی لە سزن تووشی نەفسی بوومە زۆر پەشیمانم غەڵەتی منیش لەوە دەستی پێ کرد هاوڕێیەتی بەڵێ ئازیزانم نەقیب ئاکۆ برادۆستیمان لەگەڵە لێ کۆڵەری کەیس بەخێر بێ زۆر سپاس زۆر مەمنون ئەمانە چۆن دەگیرکران ئەوانە لە ڕێککەوتی 26 دەی 2019 نووسنگەکەمان نووسنگە ڕۆژهەڵات نێشتنی ڕۆژهەڵات کە سەرجە مەفرەساتمان هەیە دەرەچن ئەو لە ڕۆژێکیان کە لەو ڕێککەوتەی کاژمێر دەی سەلەبیانی بوو جەماعەتی مەفرەزەی خۆمان توانیان ئەم دوو تاوانبارە دەستگیر بکەن بە تەلەبیسەوە لە گەراجێک لە پشت نەخۆشخانەی ڕزگاری 40 مەتری بەڕێ ئەو کاتی کە هاتن لێکۆڵینەوەمان کردانیانە بە حەوت تاوانی دزی شوێنی جیاجیا دواتر یەکێکیان کە پێشتر گیراوە و لەسەر هەمان ناسراوە لەسەر هەمان کەیسی کە ئەم تاوانانی کە ئەنجامی دەوە هەمان ئەو تاوانی ئەنجامدا بەڵام هێشتا دۆسەکە یەکلایی نەبووتەوە بە دەستەبەری ئازاد کراوە ئەی خەڵک سکاڵای لەسەر نووسی نەهیز سکاڵە نێتوکە لەو حاڵەتەدا مەفرەسەکانی ئێمە توانیان لە کاتی ئەنجامدانی تاوانەکە دەستگیریان کردووە بە متەلەبیسەوە پاش ئەوی کە پەراوکەیان بۆ ڕێخسترا و ڕوانەی دادگای بە ڕێزادوەری لێکۆڵی بە بێ مادەی 446 ڕاگیراوە لە شوێنی جیاواز دەزیان کردیان لە شوێنی جیاواز لە چەند شوێنێکی جیاواز ئێستا هیوادارم ئەوەی گوێی لێە و تێبینێت چمە ئەو هاوڵاتیانە کە ئەیانێ سکاڵای تۆمار بکەن لە ڕووی یاساییەوە و ئەو کەسانە کە ئێستا کەمە ئەو هاوڵاتیان ئاگدارەکەنەوە کە ئەو شوێنانەی ئەتوانن بێن سەردانمان بکەن بۆ سکاڵە یاسایی تۆمار بکەن و ئەو تاوانبارانە بە سزای خۆیان بگەن دەستەکان خۆش زۆر سپاس بەخێر بێت زۆر سپاس جەنابی دادوەر کاتمان زۆر نەماوە بە سەریعی پرسیارێک بکەم یەکیان پێشتر 6 مانگ حکم کراوە یەکیان 1 مانگ حکم کراوە حکم نەکراوە بە کەفالەت بەربوو ئەمانە ئێستا چیان بەسەر دێ سەبارەت بە تۆمەتباری یەکەمین کەەوە ئەوەی 6 مانگ لەسەر کێشەی کۆمەڵایەتی لە سزم بووە ئەوەی کە حکم درابوو پاشان حکومەکەی خۆی خواردووە و تەواو هاتوتە دەرەوە ئەوە ئەگەر لە فترەی حسن سلوک بی حسن سلوک کە دەبی تەمەشاکەم بزانین لە قەراری محکمە حسن سلوکە لەو ماوەیە بوو کە لە 6 مانگ هەتا 5 ساڵی دەست پێ دەکاتن لەو حالەتی ئەگەر لەو ماوەیە بوو ئەوە بە ئایت هەژمار دەکرێت لە بۆ محکمە یعنی سابقەی هەیە هەژمار دەکرێتن ئەو عقوبەیەکەوە ئەو جەریمەیەکەوە ئێستا لەسەری گیرایتەوە لەو حالەتی کە بە ئایت حساب دەکرێتن ئەوە سزایەکەی ضعف دەبیتن ضعفی حەدی ئەقسای دەبیتن بەنسبەت ئەو قەزەی کە لەسەری دەبیتن سەبارەت بە تۆمەتباری یەکەمین کە لە پێشتر بە کەفالەت بەربووە لەسەر قەزیەکی تر بە قەنعاتی خۆم کە جام شکاندنە دیارە ئەو زۆرفانی ئەویش سیار بە لێرە پێشکەشمان کرد جارێکیان بەڵێ بە مادەی لەوانەیە بە مادەی 446 تەوقیف کرابی پێشتر بە کەفالەت ئێستا بەرببی و ئێستاش دوو قەزی تری ئەنجام داوە ئەوە هەر یەکە و فعلەک و جەریمەکی خۆیە دەکرێت هەرێکە و کێشەی خۆی سەر بەخۆی لەسەری دەکرێتەوە هەر کێشەیەکیش دەبی حکمی خۆی بخواتن دکتۆر یەکێک بە کەفالەت بێتە دەرێت لە سزم تاوانش کە ئەنجامدا ئەوەکەی سزاکەی چۆن دەبێت لێرە کەفالەت ئەو هەر تاوانە ینی بەس دەبێ بزانم خۆی سەبارەت بە کەفالەت ینی بەدیلی تەوقیفە یعنی کەسێک ڕادەگیرێت دوای حکوم کەفالەت نییە تەوقیف دەبێت مەسەلەن لەو حالەتانی کە یاسا دیاری کردووە یان ئەو حالەتانی کە قازی پێی باشە تەوقیف بکرێتەوە بابەتێکی دوور و درێژە بە کەفالەت بەری دەدات دواتر کە کەفیلەکە ئەو کەسە یعنی مەسەلەن گەڕاوە ئەنجامدانی تاوان تەوقیفەکە دەست پێ دەکاتەوە و کەفالەتەکە هەڵدەوەشێتەوە سەبارەت بەو جەریبەیە طبعا من یەک ملاحەزەم هەیە ئەو کەسێک کە لە سجن لەگەری بووە ئایا تەحریزی نەکردیە چونکە ئەگەر تەحریزی کردبی بە پێی مادە 448 لە مادە 48 عفوان لە قانونی عقوباتی عراقی هەردووچیان لە تەوقیفێکتریان ناسیۆچکەوە یەک مانگ لە تەوقیف بووە ئەوجا ئێمە باسی دووەمەکە دەکەین دووەمەکە ئایا یەکەمەکە تەحریزی نەکردیە
ئەگەر یەکەمەکە تەحریزی کرد بێت بە پێی مادە 48 دیسان ئەو جارە دەبێتە بەشدار بوو لەو جەریمەی ئەو جارە دەبتە شەریک و هەروەها دکتۆر فەرموو سەبارەت بە مادە 446 ئەو حالەتەیە کە هیچ بارێک تووتکەری تێدا نییە و سوکتترین سزای جەریمەی دزیە چکە جەریمەی دزی هەندێک جارێ عدامە سجنی مؤبدە سجنی مؤقتە لە 2 ساڵ زیاتر نەبێت لە 7 ساڵ زیاتر نەبێت ئەو حالەتە کەمترینە کە لەوانەیە یعنی سبینی لە ئەسنای تحقیق لە سەیری تحقیقیان محاکەمە دەربکەوێ مەسەن ئیکراهی بەکارهێنابێت ئەو کاتی تەکیفی مادەکە دەگۆڕێت مەسەلەن بۆ نمونەت بۆ 430 وایە خۆت هەر مادەیەکی بەزم حەزمە کرد بزانم کە بە کەفالەت دێدرێ تاوانش کە ئەنجام دەیت ئەوە سزاکەی زیاتر نابێت ئەو کاتە یعنی نابێت شتێکی خراپ لە کەیسەکەی کاتێک ئینسان کاکە بژار لە مەرحەلەی تحقیق ئینسانەکە کەفالە بەس بەرامبەر چییە بەرامبەر ئەوەی کەسەکە نەگیرێت بەڵام ئەگەر حکمی لە بۆ دەرچوو لە محکەمە حکمی لە بۆ دەرکرد دوای ئەوەی کە حکمی لە بۆ دەرچوو گەڕاوە جەریمەکە ئەو کاتە دەبێت المجرم العائد یعنی دوای ئەوەی حکمی لەسەر دەرچوو لەسەر جەریمەیە گەڕاوە جەریمەیەکچکە هەرچەندە قانونیەکان ئشکالیان هەیە چکە يعني حتى أقل ناحية تطبيقيش جيب بكري أكاديمية كان قليان هي كدري خلال مدة رد الاعتبار استاليا عراقي هل وشاوتوا في مستوى تدخل شيء مشرحة بينه موضوع خلك زور قلي إذا كان توقيف الله يخلى كلا توقيف نزور دميننا حتى أقرب عائل حسابنا كريت ليرة تأثير لسلطة تقديري قاضي دكات مثلا زارك جريمة كرديا زارك شي ديكا مثلا سلطة تقديري قاضي بين السجن المؤبد والمؤقت 5 تا 15 و 20 ساڵ ئەگەر کابرای جارێکی تر جەریمەی کرد بێت ئایا سزایەکی تۆپتر وەرناگرێت حسب صلاحیەتی تەقدیری خۆی دەستەکان خۆش بڵێ جوازی دەبێت لەو حالەتە بۆی هەیە حاکم عقوبەکەی ضعف بکاتن دوو هەندی بکاتن وەکو کاکەم باسی کرد لە حالەتی المجرم العائد يجوز للمحكمة كاك عبد الواحد كل أحوال نابي لدى زياتر بيت عفوا دەستان خۆش سپاس ئەوانە لە سزنی یەکتریان ناسیوە حەز دەکەم باسی دەرونی ئەو دوو کەسە بکەیت گەنجیشن یەکێکیان مشکلی لەگە باوکی هەیە یعنی باوکی دەری کردووە و لە سەجاتە خەوتووە و نازانم لە بانزی خانە خەوتووە و شتیوە بەڵام لە سزنی یەکتریان ناسیوە ئەمە پێش ئەوەی بڕک بچینە ناو بابەتەکە ئەوەمان لەبیر بێ کە دەڵێن لە سزن یەکتریان ناسیوە بەو ماناینە کە چاکسازی و بووتە هۆکاری ئەوانە لە تەوقیفەوە چاکسازی هەم چاکسازی گەوران هەم ئیژنان و منداڵان ئەم ساڵ 2 مانگ پێش ئێستا مانجێک پێشستا کۆنفرانسێکرا لە هەولێر لە هەموو عێراق باشترین چاکسازیەکانی عێراقی ئێمەیە بە شانازیەوە یعنی ئیشی زۆر جار کادیرەکانی چاکسازی و بەڕێوەبەرایەتی چاکسازی ئیشی زۆر باشیان کردووە جێگای دەستخۆشیە بەڵام ئەوەی کە وەکو جەنابەت باس کرد 2 جار ئیشارە دەکات دەڵێ من هەتا لەگەڵ من بینایڵم تووشی هەڵەبی بە هەموو شێوەیەک پشتگیریت دەکەم بەو نەفەرەی تری گوتووە کەواتە ئەوە زۆر لێزانترە لەوەی تر ئەوەی کە پێویستی بە یارمەتی بووە کەواتە لێرە دووبارە دەگەڕینەوە ئەو بابەتەی کە بە 3 هۆکار پێویستە من ینی عقوبات بەدیلە هەبێ مەسەن ئەگە یەک جار هەڵەیەکی کردووە دووەمین جار کردوێتی مادەم هەڵەکەی بچووکە لێزان نییە لە هەڵەکە پێویستە عقوباتی بەدیلە هەبێ مەسەن 2 مانگ 3 مانگ لە خستەخانەیەک ئیش بک بە بەلاش لە شوێنێکی تر ئیش بک بە بەلاش لە هەموو دنیا هەیە ئەوە سێ سوودی هەیە یەکەمیان لە ڕووی دەرونیەوە ئێمە سزادانێکی پۆزتیفمان جێبەجێ کردووە سزادانێکی نێگەتیڤ نییە عقوبە ئیجابیە تەدیبیە ینی فعلەن تەدیبیە دووەمینیان بۆ خودی شخصەکە زۆر ئیستیفادەی هەیە کە پاراستنی ئەو شخصی تاوانکار یان تاوانبار دەیپارێزین لەوەی کە تووشی تاوانی زیاتر و فێری تاوانی زیاتر نەبێ و سێمینیان هەروکو جەنابیشت باست کرد ئێمە ئەگەر ساڵانە 1000 کەیسی وامان هەبێ بە مەلاین دۆلار وەکو تەکلیفە بۆ حکوومەت دەگەڕێتەوە لە بۆی لە ڕووی ئابوووریەوە تەکلیفەشی زۆرە لەسەر حکوومەت کەواتە پێویستە عقوباتی بەدیلە تەفعیل بکرێ لێرەدا ئەگەر نییە هەبێ ینی ئیزافە بکرێ زۆر تاوان هەیە کە مەسەلەن پێویستە بە عقوباتێکی بەدیلە هەتا ئێستا من ئاخر شدوام ینی پێم وایە لە ئێران شتێکی وا ئێستا تەطبیق دەکرێت بەعزێک تاوان هەیە جیهازێکە لە پێیان گرێ دەدەن ئەو جیهازە GPS بەڵێ ئێستا لە ئێرانی وا خەریکە تەطبیقی دەکەن مەودایەکی بۆ تهدید دەکەن لە ماڵی خۆی ئەمە باسی ئەوەی ناکەین کابراایك بێ قەتل بک و 2 کەس بکوژێت و عقوبەتی وای بدەینا بەڵام ئەو عقوبانەی کە بچووکە پێویست نییە بچێت گەنجومەند پێویستی بە چانسێکی فێر بێ و مەجال چەنسی ئەوەی بدەینێ کە فێریشتی زیاتر بێ ینی بڕێک پێی دەڵێن نایە لەم هەڵە بکەیت
یعنی وەکو مامۆستایەک هەر هەڵەیەکت هەبێ بۆ دراست دەکەمەوە دەوری ئەو باوکە چی تطبیقە، بوو لەو وەکو کەیسە تطبیقە. دەوری باوکی ئەو کوڕت چی بوو لەو کەیسە ئەوی وتی مشکلی هەیە بوو لەگە باوکی گومانی تێدانە باوک یاخود دایک یاخود خێزان ینی ئەنسوری سەرەکی پەروەردەیە لە کۆمەلگادا خۆ ئەگەر ئەتو خێزان لە کۆمەلگا دەرێنی پەروەردە بە کاملی تووشی کێشە دەبێت ینی گومانی تێدانی هەر نەتیجەی ئەو پەروەردەیە کە دایک و باوکەکە بەڵام بینە القەوسەینی ینی یەکشت هەیە ئێمە لە بیرمان نەچێ من خۆمان لە چاکسازی دایک و باوک هاتووە یعنی دەڵێ من نازانم چی بکەم هیچ مەسەرەن لە 4-5-6 منداڵی هەمویان باش دەرچوونە یەکیان وا دەرچووە دەڵێ خۆ ئەو 6 هەر پەروەردەی منن بەڵام دەڵێ ناتوانم ئەو کاتە ژینگە دروستی هەیە مۆبایل هەیە مۆبایلی لێ دەستێنم سەتەلایت دەستەکانت خۆش کۆمەڵک فاکتەر عەبدولواحید زۆر زۆر سپاسی میوانەکان دەکەم سپاسی برایانی پۆلیس دەکەم هیوای شەوێکی هەیە منتان بۆ دەخوازم شەو شاد